لە هۆڵی مۆزەخانەی ئەمنە سوورەکە ناوەندی حەوت ڕەنگە لە پێشانگایەکی تایبەتدا کچانی ڕۆژئاوا و باشوور کۆ دەکاتەوە لە ژێرناوی دەنگە پڕڕەنگەکان. بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە پێشانگاکە میوانداری ژوان باقیمان کردووە کە یەکێک بوو لە بەشداربووەکان. ژوان سڵاو لێبێ بەخێربێ، سوپاس بۆ ئامادەبوون. مەبەستان لە دەنگە پڕڕەنگەکە چی بوو؟ دەنگە پڕڕەنگەکان ژن هەمیشە پەیامێکی ڕەنگا و ڕەنگ و ئاشتی پێەیە. ئێمە لە ڕێگەی دەنگە پڕڕەنگەکانەوە ئەمانویست پەیامی خۆمان بگەیەنین لە پێشانگایەک بە ناوی دەنگە پڕڕەنگەکان. کچانی باشوور و ڕۆژئاوا چۆن پێکەوە کۆبوونەوە لەم پێشانگایەدایان لەم پرۆژەیەدا؟ خۆشبەختانە ناوەندی حەوڕەنگە هەستا بە کۆکردنەوەی ئەم خانمانە لە پێشانگایەکی بەو شێوەیەدا. ئەوە جێی خۆشحاڵیە بیرۆکەکە بیرۆکەی ناوەندی حەوت ڕەنگە بووە بەڕێزیان کاک بەختیار هەستاوە بە ئەنجامدانی کۆکردنەوەی هونەرمەندەکان. ئەوە جێی خۆشحاڵی بووە بۆ هونەرمەندانی باشوور و ڕۆژئاواش کە لەم پێشانگایە بەیەکەوە کار بکەین. سەرکەوتوو بن. بەشداریکردنی ژن لە بواری هونەری شێوەکاریە لە باشووری کوردستانە چۆن هەڵەسەنگێنی؟ لە باشووری کوردستان ینی باشترە لە چاو ڕۆژئاوا و لە چاو ناوچە داوڕێنەوە ناوچەکانی تری کوردستان کە پارچە پارچە کراوێن بەڵام باشوورە لای خۆمانە خۆشبەختانە خانمان تا ڕادەیەکی باش هاتوونە ناوکایەکەوە و جێدەستیان دیارە زۆر باشیش بەرەو پێشچوون. سەرکەوتوو بن. زۆر تابلۆکان گزارشتیان لە بابەتێکی دیاریکراو ئەکرد یان بابەتەکانی ناو تابلۆکان گشتگیر بوون؟ بابەتێکی دیاریکرا و دیاری نەکرابوو کە هەر شێوەکارێک بڵێن لەسەر بابەتێک ئیش بکات. گشتگیر بوو بابەتەکان هەر یەکە بەپێی ئەو ناوچەی کە خۆی لێ ژیاوە بەپێی ئەو ژینگەی تیای گەورە بووە تابلۆیەکی نمایش کردووە. ئەوانەی ڕۆژئاوا کە بەشداریان کردبوو تابلۆکانیان سەیرت بکردایە هەستە بەو ناسۆر و خەم و شەڕ و جەنگە ئەکردی لە تابلۆکانیانەوە ئومێدیشی تیا بوو کە ئەوان ئومێدێکیان هەیە کە ئەم جەنگانە ببنەوە و سەرکەوتوو بن بە تابلۆکانیان. وەکو باشووری خۆشمان ئەوانەی باشوور کە بەشداریمان کردبوو هەر یەکە ڕنگدانەوەی ئەو ژینگەی خۆمان بوو کە تیاژیاوین. تۆ بە چەند تابلۆ بەشداری و کردبوو و گزارشتیانە چیە کرد تابلۆکانە؟ من بە دوو تابلۆ بەشداریم کردبوو. هەردوو تابلۆکەم دوو خانمی کورد بوون بە جلوبەرگی کوردیەوە. یەکێکیان خانمێک بوو هەوریەکی بەسەرەوە بوو خەرێکی میوزیک ژەندن بوو. ئەمویست بەمە بڵێم کە ژنان هەمیشە دەنگێکی ژیان دۆستیان پێ کە ئەوێ بگەێنن بە گوێی ژیان ئەم دەنگە بگەێنن بە گوێی ژیان و تابلۆکەی تریشان پۆترێتی خانمێکی کورد بوو. هیوای سەرکەوتن بۆ خوازین ژوان. زۆر سوپاس بۆ ئەماز بۆ بەڕێز.